دایک و باوکی وا هەیە چوونە بەهەشتەوە بەڵام بەخوا پلەکەیان زۆر لە خوارەیە بەڵام ئەلحەمدوللیلا ئەولادێکیان پێگەیاندووە کچێکیان پێگەیاندووە لەسەر دینداری و خواناسی و چاکەکاری و خزمەتی مرۆڤایەتی ڕۆژی چەند جار خەڵک توێتی هەی ڕەحمە لەو دایک و باوکە بێ کە ئەم کچەی پێگەیاندووە هەی ڕەحمە لەو دایک و باوکە بێ کە ئەم کوڕەی لێبووە هەزاران دوعای خێریان بۆ تۆ کردووە دایمە لە دوای نوێژەکان خوا لە باوکم خۆشبی خوایە لە دایکم خۆشبی سەدەقە و خێر و خێراتیان بۆ کردووی ئەم باوک و دایکەش خوا دەفەرمێ بەرزیان کەنەوە بیبەنە ئاستی ئەو کوڕە با کوڕەکە هەز نەکا باوک و دایکی لە خوار خۆیەوەن ئەوانیش هەموو بە یەک دەگەیەندرێنەوە هەمووی بە یەک دەگەیەندرێنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لە قیامەتە إن الله لا يرفع الدرجة للعبد الصالح في الجنة فيقول يا رب أنى لهذه إنساني وهي بلي زور برز ذكرته ولا بحشتاد الله پروردگارا من والله كده وكانم أونده نبولنا دنيا ده بس شيء أم بلا برزم درايا خوي پروردگار فرمي فيقول باستغفار ولدك لك إمام أحمد حديثك روايات كده بيدا وتريبه هوي أوهم دعاء خيرانك أولادك دوي كردي ئەولاد ئەگەر هەبێ بۆ ئەمە باشە بۆیە خۆشەویستم چەندە خەمی ئەوەتە بژێوی منداڵەکانت دابین بێ خانوویان هەبێ سیاران هەبێ بخوێنن شادیان هەبێ باشە ئەمانە هەموو واجبە لەگەڵیان نابین بەڵام بەخوا پێش ئەوانە دەبێ خەمی دین و ئیمانەکەت بێ بەخوا دنیا هەر تێدەپەڕێ چەند خۆشە ئێمە بەهۆی ئەولادەکانمانەوە بەرز بکرێنەوە چەند خۆشە ئێمە دایک و باوکێک بین ئەوەندەمان خوا ناسی کرد بێ زۆڕیەتەکەشمان خوای گەورە بەهۆی ئێمەوە بەرزی کاتەوە ئەمە هەموو فەرمودەی خوا پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەمە جەماعەتی یەکەم فأولئك هم المفلحون ئەمە هەموویان دەرچوون جا هەیە پلەی زۆر زۆر بەرزە هەیە لە مەعهەدێکی خوارە وەرگیراوە بەڵام فهو في عیشة ڕاضیە ئەوەی لە خواری خوارەوەش وەرگیراوە و ئەزانێ کەس لەو خۆشیەدا نییە ئەوەندە خۆشحاڵە بەو بەهەشتەی کە پێبەخشراوە عەرزم کردن ئەمجا ئەوانەی پلە بەرزەکان ئەتوانن خوا ڕێزیان لێ دەگرێت ئەمە هەمووی فەزلی خوا لە بەهەشتا نەکردەوەکانی خۆمان مادەم ئیماندار بووی لەسەر دین و خواناسی ژیا و مردی ڕۆڵەکان و نەوەکانیشان هەموو باوک و دایک و خێزان و منداڵەکان بەیەکەوە کۆ بکەنەوە هەموو یەکتری ڕادەکێشن بەبێ ئەوەی لە یەکتر کەم بێتەوە